سەرەتای ئاشنابوونی من بە کتێبە گەڕێتەوە بۆ سەرەتای هەشتاکان کە ئەو کاتە دەرچوو بووم بۆ لە پۆلی دوی ناوەندی کە ئێستا پێ وترێ هەشت دەرچوو بووم بۆ پۆلی سێی ناوەندی کە ئێستا پێ وترێ پۆلی نۆ. لەوێەوە لە ڕێگەی ئاشنایەتیم بە بەڕێز مامۆستا محەممەدی مەلافایقی شارەزووری بۆ یەکەمین جار کە هاوڕێی مناڵی بووین. ئەو پێی وتم تۆ ڕۆژانەت هەیە؟ وتم بەڵێ. وتی ئەیدەی بەچی؟ منیش وتم بە مەسروفی ڕۆژانە و بە خواردنی ڕۆژانە و ئانەوتی ئەی بۆ نایدەی بە کتێب. لە ڕاستیە ئەوە یەکەمین داچڵەکانی من بوو کە شتێکی تر هەیە جگە لە خواردن و خواردنەوە و جگە لە گەنجێتی و بەسەربردننی وێنەگرتن و ئەو جۆرەشتانە. بۆیە وتم کتێب چییە؟ وتی وەرە با بچین بۆ ماڵی خۆمان. کاتی چوینە ماڵی ئەوان باوکی مەلایەکی ناوداری و ناوچەکە بوو لە سەیسایەف. کتێبخانەیەکی گەورەی پیشاندام کە لایەک لە دیوارەکەی گرتە بوو، جۆرەها کتێبی تیا بوو. یەکەمین جارم بوو کە کتێب بەو ژمارە زۆرە کتێبخانە بەو تەرتیبی و بۆ ڕێک و پێکێ ببینم. بۆیە سەرنجم چووە سەر ئەوە و هەندێک کتێبی پیشاندام. دیارترینیان لەوانە کە گۆڤارەکانی سەردەمی هەشتاکان بوو کە هەندێکیان بە کوردی و هەندێکیان بە عەرەبی، و ئەمە وای کرد کە من ئاشنایەتیم بۆ کتێب و چوونە ناو دنیای کتێبم دەست بکەوێت. بۆیە هەر خۆی وتی وەرە با بڕۆین بۆ ئەو کتێبخانەیەش پێت بڵێم چۆن کتێبە کڕی و چۆن هەیە. کاتێک کە چوینە کتێبخانەی شارەزوور کە ئەو کاتی کاک عەلی تۆفیق و یەکێکی کە بوو خاوەندارێتەکە لەوە چێت تۆ باشتر بزانیت، بەڵام کاک محەممەد سادق لەسەر کتێبخانەکە بوو. بیرم دێ بەرامبەر مزگەوتی بەرکێ و بە بەرزاییەکەەوە بوو، دوکانێکی بچووک و پڕ بوو لە کتێب. هەموو هەفتەیەک من ئەبوو کتێبێک بکڕم. یەکەمین ئاشنایەتیشم لە ڕێگەی خوێندنەوە کتێبی هاوڵانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە نووسینی مامۆسای بەڕێزمان کۆچ کردو، مامۆستا حەبیب و دوجر مامۆستا حەسەن پێنجوێنی و ئەو نامیلکە بچووکانەی سەرەتا وایان کرد کە ئێمە بچینە ناو دنیای خوێندنەوە. کە تۆزێک قوڵتر بووینەوە، نووسینەکانی لە تەرازوو ژیریدای بەڕێز مامۆستا مەلا محەممەی شارەزووری کاریگەری زۆر لەسەرمان دروست کرد و بە تایبەتی ئەو ململانیە فکری و سیاسی و ئایدۆلۆژیانەی سەردەمی هەشتاکان وای کرد کە ئێمە زیاتر ڕۆ بچین لە ناو خوێندنەوە و بۆ پێیشی کە خوێندنمان عەرەبی بوو لە مەکتەبات تا ئەو کاتێش لە قوتابخانە خوێندنی عەرەبی بوو، تۆزێک ئاشنایەتی زیاترمان بە کتێب پەیدا بوو. بۆیە کەوتینە نامەناردن بۆ وڵاتی چین. ئەو وەختە چین بە پارەیەکی ئێجگار کەم پۆستێک دەکرد و پارەیەکی ئەگەر بیرم نەچێەوە بزانم 9 دیناری ئەو سەردەمە بوو. ئەمان کردە ناو زەرفێک و ناونیشانێکمان لێ ئەنووسی و ئەمان نرد 1 ساڵ سین مسەوەرە هەبوو لەگەڵ مدن ئەسین، شارەکانی سین لەگەڵ سینە مسەورە. ئەمە چێژ و لەزەتێکی زۆری پێبەخشین بەوەی کە وێنەی ڕەنگا و ڕەنگی گەورەی زۆر جوان گۆڤارێکی پێشکەوتوو بە بەردەوامی بۆ ماوەی 1 ساڵ 12 ژمارەیان بۆ ئەناردی بەو 9 دینارە. ئێمە لێرەوەی تر کەوتینە ناو دنیای کتێب و ئاشنایەتی بە کتێب و تا ئێسێش سوپاس بەخوای گەورە بە بەردەوامی هێناومانە. کتێبەکان زۆرن، بەڵام ئەوەی کە من هەموو جارە پیاچوونەوە بە خۆمە ئەکەم و بیری لێەکەمەوە لە ناو کتێبخانەکەمە، هەچەند بەداخەوە لە ناو کتێبخانەکەمە لەوەچێ دەست نەکەوێت کتێبەکە براوە ئەگوترێت نازانم دزی کتێب دزی ئەوە نییە، بە دزی حسێب ناکرێ. لەوە چێ هاوڕێیەک برادێک بردبێتی حەمەدۆک بوو. بەڕاستی حەمەدۆک بە وەرگێڕانی مامۆستا عەبدوڵای حەسەنزادە، مامۆستا عەبدوڵای حەسەنزادە بەدەر لە بوارە سیاسیەکەی و بیرکردنەوەی سیاسی نووسەر و ئەکادیمی و زمانزانێکی ئێجگار گەورەیە لای من. توانای وەرگێڕانی هێندە زۆرە کە ئەگەر حەمەدۆک بخوێنیتەوە هەست ناکەی بە تورکی یەشار کەمال نووسیوێتی و ئینجە مەمەد ئەو لە فارسیەوە یا لە تورکی وا بزانم لە فارسیەوە تەرجەمەی کردوێتەوە، بەڕاستی هەست ناکەی تەرجەمەیە. مامۆستا هەژار لەبارەی وەرگێڕانەوە ئەڵێ وەرگێڕان وەک شووتی وایە. نووسینی یەکەم یا با بڵێم ئەو نووسینەی کە بە زمانی سەرەکی خۆی ئەنووسرێت وەک ناوکرۆکی شووتێکە و ناوە سوورەکەیەتی، هەم تامی خۆشە، هەم بۆنی خۆشە، هەم بەسوودە. بەڵام کاتێک کە وەری گێڕێتە سەر زمانێکی کە وەک توێ کڵەسپیەکەی لێ دێت، تام و بۆن ئەدا بەڵام ڕەنگی شووتی نادات. خۆ ئەگەر خوا نەخواسە لە زمانی دووەمەوە تەرجەمە بکرێ وەربگێڕێ بۆ زمانی سێم، وەک توێ کڵەس هەوزەکەی لێ دێت هەر تەنها ڕووکاری شووتیە. ئەکرێ بڵێن هەر تەنها ڕووکاری کتێب و ناوەڕۆکی بابەتەکە ئەدا بەدەسەوە، جنا لە ناوەڕۆکی حەقیقی خۆی ئەدا لا ئەدات. بۆیە مامۆستا عەبدوڵای حەسەنزادە زۆر
توانیوێتی زۆر بەباشی ئەمە ببڕێت توانیوێتی ئەو قۆناغە ببڕێت و ئینجە مەمەد حەمەدۆکم زۆر بە گەرم و گوڕیەوە لە سەرەتایی نەوەتەکانە خوێندەوە کە کاریگەریەکی ئەجگار زۆری لەسەر مندانا بە وێنەی ئەجگار جوانی سروشتەکەی تایە کاتێک کە باسی دەشتی چوکوراوە کا لەو ناوچە خەیاڵکردەی دکتۆر ێشار کەمالە مرۆڤ حەیرانە بێت کە هێندە جوان باسی شتەکانەکە ینی ئەوەندە کاریگەری نووسینەکەی بەهێزە کاتێک کە باسی چقڵ یا باسی دڕکی چوکوراوە ئەو دەشتە کاچی بە کاچیە و بێ ئاو و پانتایە لە بن نەهاتوانەی دەشتی چوکوراوەکە مرۆڤ وازانێ باسی بەهارێکی ڕەنگینی کوێستانەکانی کوردستانەکە کاتێک کە باس لە ئازایەتی و پاڵەوانێتی حەمەدۆکە کات کە وەک قەزەیەکی کوردی وەک کێشەیەکی کورد وەک پێشمەرگەیەک وەک چەکدارێک کە یاخی بووە لە دەرەبەگەکانی ئەو سەردەما هەستەکەی باسی قارەمانەکانی کورد دەکات کە بەگشت زوڵم و ستەم و ناداتپەروەریدا چوونەتەوە کاتێک کە باز لە تەنهایی حەمەدۆکە کار لە چیاکانە و چۆن خۆی حەشارداوە ورە و وزە و توانا و ئیرادەی بەرخۆدانی پێشمەرگەی کورد یا قارەمانەتی گەلی کوردت بۆ بیرێنێتەوە بەڵام ئەوەی کە زۆر سەرنجی ڕاکێشاون بەڕاستی داڕشتنێتی ینی لە ڕووی زمانەوانیەوە لە ڕووی بەکارێنانی وشە و دەستەواژەوە هێندە دنیایەکی فراوانە ئەگەر حەمەدۆک کەسێک هەبوایە بیتوانایە زاراوە و دەستەواژەکانی کۆبکاتەوە و دای بڕێژێتەوە وەک فەرهەنگێک بەکاری بێنێتەوە دڵنیام لەوە کە سوودێکی ئەجگار زۆری ئەبوو یەکێک لەو شتانەی کە لە حەمەدۆکە هەرگیز بیرم ناچێتەوە بوونی کەسایەتیەکانێتی ژمارەیە کەسایەتی زۆر گرنگ و پڕبایەخی تایە کە لە پورمەنیج و سڵێمانە زلە و هەر یەکێک لەو کارکتەرە گەورانی کە لە ناو ڕۆمانەکە کاریگەریان هەیە مامۆسمان و ئەوانە هەمویان بیر ناچنەوە لە ناویە یەکێک لەوانە پێهەڵگرێکە شوێن هەڵگرەوەیەکە کە بە بەردەوام بە شوێن خەڵکا ڕۆشتووە بە بۆن زانیوێتی کێلەوە تێپەڕی کردووە کە ئەمانە کاریگەری زۆریان هەبووە لەسرم و بە تایبەتیش لە وەسفە لە پیا هەڵدان و لە توانینی چنینی ئەو ڕووداوانەی بەیەکەوە هەن خاڵێکی تر لەوەی کە لە حەمەدۆکە زۆر گرنگی پێدراوە بوونی ئەفسانەیی کارکتەرەکانە ینی بۆ نمونە لە یەکێک لە شوێنەکانە حەمەدۆک کاتێ برینارە بێ ئەچێ لە ماڵی مامۆسمانە خۆی ئەشارێتەوە ئەیکەنە ناو تاکی بۆ فیەکەوە بە بریناری ئەڵێ پەڕۆ یا پارچەیەک لە پەڕۆم خست بووە دەمەوە بۆ ئەوەی نەکۆکم بۆ ئەوەی نەپژمم بۆ ئەوەی ئەوە نەبێ میوانیان هاتووە ئەڵێ یەکێک لە ئەوانەی کە میوان بوون و هاتبوو لە ماڵی مامۆسمان پاڵیان نابوو بە بۆفیەکەوە کە من خۆم تێ حەشاردا بوو باسی ئازایەتی منیانە کرد یەکێک لەوانە کە باسیە کرد ئەیود ئەمڕۆ حەمەدۆک چوەتە سەر ڕەبایەک و سیاسەت کەسی تیا بۆ هەر سیاسەتەکەی گۆشە و گۆشت سەر بڕیوە یەکی تریان ئەیود من ئەمڕۆ حەمەدۆکم بینی لەم پڕی لووتکەی شاخەکەەوە بە براقێکی وەک ئەوەی ئیمامی عەلیەوە ئەوواڵێ لەم بەری شاخەکەەوە باڵی گرتبووە بۆ ئەو بەڕی شاخەکە ئەسپێکی سپی باڵەکانی کرابوونەوە ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوای داگیر کردبوو ئەوی کە بۆیە سەنێتەوە ئەڵێ وەڵام من گومانەکەم دوای ئەوەی کە ئازایەتی و وزە و تینی لەسەر بڕینی ئەو کەسە خائینانەوە وەرگرتووە توانیوێتی ئەو فڕینەوە ئەو بازدانە وەربگرێت حەمەدۆ گەڵێ من ئەوان کاتێک کە باس و وەسفی منیانە کرد من خواخوام بوو نەکۆکم برینار بووم لە ژوورەوە دانیشت بووم جا بۆیە زۆر جار کەسایەتیەکان کە کاتی ئەبنە کەسایەتی ئەفسانەی زیاد لە پێویست بەسەریانە هەڵ ئەدرێ ئەمانە کۆمەڵێک شتن کە لە ناو حەمەدۆکە بە بیر ناچنەوە و خواخواشم بۆ جارێکی کە و چەند جارێکی کەش بتوانم بچمەوە سەری بەڵام بەداخەوە هەر ئەوە نەمەجالم هەبوو هەر ئەوە نەتوانام هەبوو کتێبی تر زۆر هاتوون بەسەرا بەڵام ئەوەی کە لە بیرم ناچێتەوە بەڕاستی ڕۆمانی حەمەدۆکی وەرگێڕانەکەی ماوەسا عەبدوڵای حەسەنزادێ نەکرێ من دووبارە هەم بچمەوە سەر حەمەدۆک بەڕاستی حەمەدۆ کاریگەری زۆری لەسەر نووسینم هەبووە بە تایبەتی من تۆزێک لە ناوەڕاستی نەوەتەکانەوە حتا سەرەتایی تاست ناوەڕاستی 2000ش تقریبا نزیکی 100 چیرۆکێکم نووسیوە تەسەورەکەم کاریگەری ئەو حەمەدۆک لەسەر ئەو چیرۆکانەوە یا لەسەر شێوازی نووسینم بە بەردەوامی هەیبووە بەڵام لە نووسینە کۆمەڵێک کتێب کاریگەریان لەسرم هەبووە یا کۆمەڵێک نووسەر کاریگەریان لەسرم هەبووە یەکێک لەوانە
مامۆستا هەژارە. مامۆستا هەژاری مکریانی لە ڕێگەی کتێبەکانەوە بە تایبەتی لە ڕێگەی دوو کتێبەوە زۆر کاریگەری هەبووە لەسەر من. کتێبی یەکەمینیان چێشتی مجەورە کە ناوی خۆی بەخۆیەوەیەتی و کۆمەڵێک چیرۆک و بەسەرهاتی جۆرا و جۆرە ئەمانە لە چیرۆک نووسینە بۆ من زۆر هاوکاری کردوم. یەکی تریشان یەک لە پەنای خاڵ و سفری بێبڕانەوەدا کە کتێبێکی بچووکە، کتێبێکی عەقیدەیی بیر و باوەڕی زۆر عەجیبە لە کورتکراوە و لە ڕوانگە فەلسەفیەکەیەوە زۆر ئیشی لەسەر کردووە. یەک لە پەنای سفر و خاڵی بێبڕانەوەدا لە ئێران لە ڕۆژهەڵات کاتێ وشەی ئەڵڵا ئەنووسن، یەک ئەنووسن یا ئەلفێک ئەنووسن و سێ نوقتەدا ئەنێن کە من پێم وایە مەبەستەکە ئەوەیە ڕوونی نەکردێتەوە یەک لە پەنای سفر و خاڵی بێبڕانەوەدا چییە. بەڵام من خۆم تعبیرەکەم ئاوها لە یەکدایەوە، ئاوا نووسینەکەم لە یەکدایەوە لە ڕاستی شە بە دوچوونم نەکردووە بزانم ناونانی ئەم کتێبە لە چێوە هاتەوە. مامۆستا هەژار تەنانەت لە تەفسیرەکەیشە کاتێ تەفسیری قورئانی کردووە بە وردی ئەیخوێنیتەوە، هەستەکەی نووسینێکی ئەجگار جوانی هەیە، کاریگەری ئەجگار کوردانەی هەیە لەسەر نووسینی. بۆیە من مامۆستا هەژاریش و هەندێک لە نووسینەکانی مامۆستا سدیق بۆرەکەیش، بەڵام بۆرەکەی تۆزێک کەمتر کاریگەریان هەبووە لەسەرم. بەڵام شعری شاعرانی کلاسیکیش هەندێک هاوکارم بوون لە داڕشتن و لە دروستکردنی گرێ و لە ئەوەی کە پێوتێ جوانی باعیس لەو جوانی نیشاندانەدا هەندێک هاوکاریان کردوم. ئەمانە پێم وایە کاریگەریان لەسرم ئەمانە بۆ بن. بۆ گریان هەندێک کتێبی یاداشتەکان یاداشتی هەندێک لەو کەسایەتی یا سەرکردانەی کە یاداشتەکانیان نووسیەوە لە ڕاستیە بیرم نییە بە تەحدید بە دیاریکراوی پێت بڵێم فڵانێک کەسیان، بەڵام ئەو کاتانەی کە یەکێک لەو سەرکردانە بە قوڵی ئەچێتە ناو معانات و کێشەکانی ژیانی خۆی گریاندۆمی و لە سەرەتای گەنجێتیشە لە ڕاستیە بێنەوایان یا بێسەرپەرشتان زۆر گریاندمی. بێسەرپەرشتان کاریگەری زۆری لەسرم هەبوو لە ڕوانگەی عاتیفی و سۆز و بەزەیی بۆ خەڵکی هەژار و بۆ مناڵی سەرجادە و بۆ ئەو گوڵفرۆش و ئەو کلێنس فرۆشانەی سەرجادە کە ئێستش ئەیان بینم لە ناخەوە ئەهەژێم. هەموو جارێک من کە یەکێک لەو مناڵانە ئەبینم لەسەر شەقامە با ڕاستیش نەکەن، با بەکاریان بهێنن، با دەستێکی ناحەز لە پشتیانەوە بێ، بازرگانیەک لە پشتیانەوە بێ، بەڵام ڕێک دێتە بەرچاوم ئەمانە مناڵی منن. بۆیە کاتێک کە ئەیان بینم زۆر جێگەی بەزەین بەلامەوە. ئەمانە هەستەکەم کاریگەری بێسەرپەرشتان بوو کە کاتی خۆی مامۆستا محەممەدی شڵماشی کردوێتی بە کوردی و بڕوا ناکەم خوێنەری کوردی شەبێ بێسەرپەرشتانی نەخوێندبێتەوە. بە هەست ئەەکەم هەندێک شیعر هەیە حەزمەکرد من بمنووسایە، هەندێک شیعر هەیە کە ئەیخوێنیتەوە لە بەردەمیا ینی واقت وڕەمێنێ، بەڵام حەزمەکرد ئەو پێشەکی تاریک و ڕوون کە نووسراوە مامۆستا هێمن نووسوێتی حەزمەکرد من بمنووسایە. وازانم ئەگەر بە هەڵا نەچوو بم دەجار پێشەکی تاریک و ڕوونم خوێندبێتەوە، بەڵام هێشتا چێژی ئەو لە دڵم دەرناچێ، هێشتا بە تایبەتی ئەو فەقەرانی ئەخیری ئەو بڕگانەی ئەخیری کە ئەڵێ حەزمە کرد لە وڵاتێکی ئارام لە جادەیەکی هێور و سەوز باسکم وەسەر باسکێکی نەرم بنایە لە باشترین جۆری خواردنەوەکانی ڕۆژ ئاوا بم خواردایە. هەموو ئەوانەی کە وەسفەکە ئاڵێ، بەڵام من چی بکەم سرم ئەخەمە سەر خۆناخی کلاشنکۆفێک و پاڵە دەم بە پاڵی تاشە بەردێکەوە و بە دەنگی خومپارە و تۆپ و هێرشی دوژمن خەبەرمە بێتەوە چی بکەم کوردم. ئەمانە زۆر کاریگەریان لەسرم داناوە و یەکێکی تر هەر لەو بابەتەیە بوونی چیرۆکێکە کە لە گرانیەکەی زووە کە پێوتێ گرانیە گەورەکە لە دوای جەنگی جیهانیەوە دروست بووە. مامۆستا هێمن باس لەوە کە ئاڵێ تورکێک ئازەریەک هات لە دیەکەی ئێمە مناڵەکانی ئەفرۆشت. ئەڵێ یەکێک لە کچەکانی زۆر جوان بوون، 13 ساڵ بوو، کزۆڵ داما و ئەڵێ وتی من ئەیفرۆشم بە تەنەکەیەک ئارت. ئەڵێ منیش لە بەرەوەی کوڕە ئاغا بووم و عەمبارەکەمان ئێجگار شتی زۆری تیا بوو، نەمهێشت ئەو مامەڵەیە و ئەو سەودایە بە مرۆڤەوە بکرێت لە دیەکەی ئێمەیە.
ئەڵێ بە تورکی من قسەم لەگەڵا کرد خەڵکی دیەکە چواردەوریان گرت بووین ئەڵە منیش کاتێ بەسەراتەکەم گێڕایەوە بۆ خەڵکی دیەکە ئەڵێ هەمویان وتیان ئەیڕۆ خۆ ئەمە چ نائینسانیەتیەکە خۆ ئەمە چۆن نەکرێ کچێکی ئاوا جوانکی لە بە تەنەکەیەک ئارد بفرۆشێ ئەڵێتم دەیکەوایە بە هەمومان هاوکار بین لەوەی کە مرۆڤ مامەڵی پێوە نەکرێ ئەڵێ ئەوەندەمان بۆ کۆ کردەوە پێچێ بۆ 1 ساڵ ئەو ماڵە ئەو خێزانە پچکۆلانەی لە گرانی و لە قات و قڕی و لە برسێتی نەجاتدابێ ئەڵێ گەورەترین شانازی بۆ منەوەیە کە نەمهێشت لە گوندەکەی ئێمەیە مامەڵە بە مرۆڤەوە کرێ وەکو ژمارەی چەند نازانم بەڵام بەڕاستی دووبارە ئەچمەوە سەر مامۆستا هەژار چێشتی مجەور چێژێکی ئەجگار عەجیبی هەیە یعنی هەر کەسێک خوێنێتەوە ڕوئیا و دنیابینیەکی ئەجگار سەیری بۆ دروستە بێ چونکە ئەزمموی مامۆستا هەژار چوەک شیعر چوەک هەژاری چوەک ئاوارەی و دەربەدەری چوەک شاعیری کۆمار چوەک سیاسی دوجاری چوەک ڕاگەیاندنکارێک و وتارنووس و شعرنووسێکی عەجیب بەدەر لەوەی ناوەڕۆکی شعرەکانی هەندێکیمان بەدڵ بەیە بەدڵ نەبێ بەڵام لە ڕاستیە مامۆستا هەژار توانایەکی ئەجگار عەجیبی هەیە بۆیە چێشتی مجەور وەک ژمارە نازانم بەڵام زیاد لە 5 جار خوێندومەتەوە هەمیشەش حەزەکەم ئەگەر ئەو کاتانەی کاتم هەیە بڕگەیەکی لێ بخوێنمەوە یەکێک تر لەو کتێبانەی کە هەستەکەم 3 جارێک خوێندومەتەوە ناڵەی دەروونەکەی مامۆستا شێخ محەممەدی خاڵە ناڵەی دەروون لە کۆتایی هەشتاکانە چێژێکی ئەجگار عەجیبی نووسینی یاینێ خوێندنەوەی یاینێ بۆیە ناڵەی دەرونیش چەند جارێک خوێندومەتەوە ئەو کتێبانەی کە ئامانجێکی دیاریکراوی نییە پەیامێکی نییە دوای خوێندنەوەیان بەڕاستی مرۆڤ هەست دەکات کاتی خۆی بە فێڕۆداوەوە کاتێکیش ئەی کڕێت لە بازار هەست دەکات داراییەکەی ئەو پارەی بەزایە چووە بۆیە من ناتوانم ناوی تەنها کتێبێک بێنم زۆر هەن لەو بابەتانەی کە لە ناو کتێبخانەی کوردیا هەیە بەداخەوە بە تایبەتی لە دوای 2023 کە بزوتنەوەی وەرگێڕان ئێجگار زۆر بوو دەرگا کراوە بوو بۆ هەر کەسێک و هەر چاپخانە و هەر ناوەندێکی بڵاو کراوە کە کتێب چاپ بکات و بیخاتە بازارڕەوە ئەمانە وایان کرد بە فراوانی کتێب و نووسین بخەنە بازارڕەوە بەڵام کاتێک ناونیشانێک سەرنجت ڕاکێشە یا نووسینی نووسەرێکی بەناوبانگ سەرنجت ڕاکێشە و ئەی کڕی بەڵام دوجار کاتێک ئەیان خوێنیتەوە هەستەکەی کە بەڕاستی ئەوە نەبوو کە تۆ بە دوایە ئەگەڕای بۆیە لە هەندێک لەو کتێبانە پەشیمانم لەبەر پاراستنی ناوبانگی و هەوڵ و ماندووبوون و ڕەنجی نووسەرەکانیش و وەرگێڕەکانیش من ناتوانم ناوی هیچ کەسێکت پێ بڵێم بەڵام بەداخەوە نمونەی بەرجەستەی لەو جۆرەم لە بەرچاوە هەیە.